لە هەرێمی کوردستان 6 چاکسازی هەن، بەڵام ژمارەی سزادراوان و ڕاگیراوان 5,000ە. بەڕێوەبەری چاکسازیەکانی هەرێمی کوردستان دەڵێت ژمارەی تاوانباران لە توانای چاکسازیەکان زیاترە، ئەوەش چەندین کێشەی بۆ دروست کردوین. لەناو چاکسازەکان بەڕاستی گرفتێکمان هەیە، ئەو زیادی ژمارەی سزادراوانە بەتابەت لە چاکسازەکانی گەوران، لەبەر ئەوەی هەموو چاکسازەکان تەنها 900 کەس ئەگریتە خۆی وەکو ستانداردی جیهانی، بەڵام تا لە ئێستادا لە سەر 1500 کەس لە ناو چاکسازەکان دەژیان بەسەرەبن و لە چاکسازی گەورانی هەولێر و دهۆک لە سەر 2000 کەسەوەیە. بۆیە گرفتێکی زۆر هەیە بۆ پرۆسەی چاکسازی و لە چاکسازەکانی ژنان و مناڵان لە هەرسێ شارەکە بینای چاکسازیەکان زۆر نەگونجاوە. چەند ڕێکخراوێکی خۆبەخش بەردەوام لە نێو چاکسازیەکان خولی پێگەیاندن و کات بەسەربردن بۆ زیندانیان دەکەنەوە، بەڵام بەشێک لە زیندانیان لە نێو چاکسازیەکانیشەوە دووبارە خەریکی ئەنجامدانەوەی تاوانن. ئێمە متابعەمان کردوێ بەڵێ شەڕ هەیە لە نێوانی بەندکراوان خۆیان، لە نێوانی ڕاگیراوان هەیە، کێشە و تەنگژە دروست دەبێت لە نێوانی ستافی چاکسازیەکان و بەندکراوان و ڕاگیراوان. ئەوە شتێکی ئاسایی هەوڵی خۆکوشتن هەبووە، هەوڵی ڕاکردن هەیە. ڕێبەراتی گشتی چاکسازی و هەتا بەڕێ مدیریاتی چاکسازەکان دەزانن ئەوان لەژێر چاوی کامیرای ئیعلام هەتا پێیان بکرێ یاساییانە مامەڵە لەگەڵ ئەوە دەکەن، بەڵام ئەوە نابێتە هۆی ئەوەی کە بڕین خەرقی یاسایی نیە. 6 چاکسازیەکەی هەرێمی کوردستان 3یان تایبەتن بە گەوران و 3 چاکسازی تریش بۆ ژنان و منداڵان. سۆلین حەسەن، کورسات نیوز، هەولێر.